مابڕسی بەخێر بێ. سەلامەت بیاخوا. وەڵام مامە نازانم، بڕۆ لە کچەکە خۆی بپرسە. ئێستا کێشەتان چێت چ بۆ دیسان؟ مامە لێی بپرسە بە خۆی دەزانی. لازان کچم. چ بۆ کچم دیسان لۆ دەگریی؟ باوکە من چیتر لەگەڵە پیاوە ناژیم. کچێ مە توش دەبی سەبر و ئارامت هەبی. باوکە گیان من 1 ساڵە سەبر و ئارامم هەیە. کچم کوڕمەوە ئەوها نابی ئەمە دەبی ئەو مشکلەیە هەلکەی. بەڕاستی ئەنگۆ لێک تێناگەن. ئێستا ئەم تەلەفۆن لۆ بابت دەکەم بێتی ئێرکانە ئەو مشکلەیە یەکلا بتۆ حەل بیتن. تەلەفۆن بکە، تەلەفۆن بکە. تەلەفۆن لێ کردێستا بەخۆی نزیکە لەو ڕێیانەیە. ئێ زۆر باش زۆر باش. ئەوە دەنج دەرگای ئێستاوە دەچم و دیارە باشە. ئێستا دەڕۆم ئەو بام. باش. کچم دانیشە. کچم ئەمن چەند جار نسحەتم کردی. ئەتو دائیمەن ئارام بە. پیاو زاروی تووڕە دەبی ئەتو ئارام بی. باشە؟ ئێ بابە بێحورمەتیم پێ دەکا. سلام علیکم. علیکم بەسەلام سەرچاوێن باش کاک عەباس چاوەکەم سوپاس دەکەم سەرچاو. باش بە قوربان. بەخێر بێ. دانش. یا الله. کاک باشم کوی. سەلامت یارەبی چاوەکەمی باشی چاوە. یارەبی باش. سوپاس دەکەم. کچەکەمە تو کوی. مەمنونم مامە جان. تۆ چۆنی؟ دیارە دیسان کێشەیان هەیە. دەزانم. ئەوە ماوە کە کوڕەکەشم دەزانم 100% خراویە. تۆزێک تووڕەیە. بەڵام کوڕەکەم تۆزێک ئارام بە کچێ خۆم. تۆزێک چ بە تەحمل بە. باشە کچێ خۆم هیچ کێشەیەک نییە علاج نەکرێتن. وەنیە؟ مامەستاجە بڕوا بکەم هەلو ئەو مەسەلەی هاتبووم. کچم کوڕم ئەگە 5 دقە بە زیمان بێنن. باش. کاک عەباس. بەێ. بە خۆت دەزانی ئەوانە لە مێژە کێشان هەیە و ناعەوێنەوە. پێم باش بوو چارەسەرێک بکەین یەکجاری نەکەم ڕۆژە شەڕی بکەن. سەرگەیەک پێ باشە ئەمن ئامادەم. چارەسەری ئەو مشکلەیە تەنها ماموەلیە. ماموەلی چییە؟ ماموەلی کابرایەکی دینداری خواناسە. بڕوا بکە ماموەلی مشکلەی وای حەلکردیە دوژمنداری کە تەناوێ لەوێ حەل بووە. ژن و مێر ویستیانە لێک جیابنەوە لێ نەگەڕایە. مشکلێمە لای مامۆلی حەل دەبی. زۆر باشە مادەم کێشیە مەلەکنەوەی حەل دەبیتن بەهرە ئێستا بڕۆین. دەڕۆی. کچم کوڕەکەم کوڕم کچم لازە وەرە خۆت بگۆڕە دەستنەیە ماڵی مامۆلی. بابە مامۆلی چێە؟ تواز بینە ئێستا دەچین گرنگ ئەوێ کێشێن گۆ حەل بکەین. وازە قسانە بینە. بابە من نایەم. کوڕم قسەی لەسەر قسەی گەورە مەکە دەڕۆین و تەواو. کاک موحسین ئامادەین. دەچین ئێستا. کچم زوو بە. کوڕم ئەو مشکلە دەبی ئەوها نەمینێتەوە دەبی هەر حەل بکرێ. ئەوا نابیتن هەموو ڕۆژە شەڕ و شەڕ و شەڕ. کوڕم ئەمە لە بۆنگۆ دەچین. باشە حەزما لێ ئەنگۆ ئاسوودە بن. کوڕم مامۆلی پیاوەکی زۆر نازارە. هەر وشەیەک لە دەوی دەردەچی حیکمەتێکە. بڕوا بکە شتی وای لێ فێرە بین لۆ ژیان. دەرسی زۆر لێ وەردەگرین. مشکلەی وای زۆر حەل کردیا. ئەمە دەبی جێ لەوان بگرین. کچم حازر بووی؟ فەرم.